ناو عێراق و پرسی حیزبەکان لە هەرێمی کوردستان نامێنمەوە لەسەر ئەو ئامادەکاری حیزبەکان پێویستە بیکەن لە ئایندەیە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕای حیزبەکان حیزبە کوردیەکان مەبەسمە چیە لەسەرم بابەتە لەگەڵ محەممەد نەسرەدین سکرتێری مەکۆی گۆڕان لە کەرکوو گفتوگوێن بابەتاکەم کاک محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت وەکو بزوتنەوەی گۆڕان ئامادەکاریەکان چیە ئێوە ڕاتان چیە بۆ ئەوە هەڵبژاردننی کە لە کانونی دووەم داوا بڕیار ئەنجام بدرێت. سپاس بۆ تۆ بۆ کەناڵی کورسات هێوی خان دیارە بەلای بزوتنەوەی گۆڕانەوە چارە نووسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم زۆر گرنگە بە تایبەتی ئەمڕۆی ئەو ناوچانە ئەمڕۆیەکی زۆر خراپە بارودۆخی کورد لەو ناوچانە بارودۆخێکی باش نییە کورد بە پێی استحقاقی خۆی لە بەڕێوەبرنی ئەو ناوچانە بەشدار نییە و بە تایبەتی دوای کارەساتی ڕێفراندۆم و لە دەستدانی تەواوی دەسەڵاتی سەربازی و ئەمنی و ئیداری کورد لەو ناوچانە پێم وایە ئێستا تاکە دەرفەت بۆ ئەوەی کورد بتوانێت شەریکی دەسەڵاتی بەڕێوەبردننی ئەو ناوچانە بێ پێم وایە بەشداریکردنیەکی کارایە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیارە لە 12 ئەم ساڵ بەڕێوە بچێت بۆیە دەکرێت بڵێن ئەم ناوچانە وە کەرکووکش وەکو چەقی ئەم ناوچانە لە بەردەم پرۆسەیەکی چارە نووسازی کە ئەوش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە وەکو بزوتنەوەی گۆڕان ئێمە دیارە ئەومان نەشاردێتەوە پرسی ئەم ناوچانە پرسی کەرکووک وە سەرجەم ناوچە کوردستانەکانی دەروی دارێرێم پرسێکی نەتەوەی و نیشتیمانیە بە چاوێکی ئەوها سێری ئەو پرسە دەکەین دەبێ ئەم پرسە دوور بێ لە بەرژەوەندی حیزبی ناکرێ ئەم پرسە بکرێتە قوربانی بەرژەوەندی حیزبی لەم ڕوانگەوێ بۆ ئەمڕۆی کەرکووک و چۆنێتی بەشداریکردن لە هەڵبژاردن لای ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ئەوەیە چی بکەین بۆ ئەوەی کورد براوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بێ چی بکەین بۆ ئەوەی کورد بتوانێت لە ڕێگای ئەنجومەنی پارێزگا و دەسەڵاتەکانی بەدەست بێنێتەوە چۆن بەشداری بکەن لەو هەڵبژاردننی پلانی بۆ دانراوە کە چی بکرێت دیار لای بزوتنەوەی گۆڕان ئەوە باشترین ڕێگا ئەوەیە کە کورد لە لیستێکی کوردیدا سەرجەم لایەنە سیاسیەکان بەشدار بن بۆ ئەوەی پەرتەوازەی دەنجی کورد چارەسەرکەین بۆ ئەوەی دەنجی کورد بەفیڕۆ نەچێ بۆیە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان پێمان باش بووە کە سەرجەم لایەنە سیاسیەکان لە لیستێکی هەڵبژاردننا بەشدار بن و هەر لایەنێکی سیاسیش پێم وایە بۆچوونێکی جیاوازی هەبێ ویا خۆت ڕێ خۆشکرد بێ بۆ پەرتەوازەی دەنجی کورد پێم وایە ئەو لایەنە دەبێت هۆکار بۆ پەرتەوازەبوونی دەنجی کورد و ڕەنگە بێتە هۆکارش بۆ ئەوەی کورد نەتوانێت لە ڕێگای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاوە دووبارە بێتەوە شەریکی ڕاستەقینەی دەسەڵات لەو ناوچانە. باشە پێش ماوەیەک هەندێلایەن کۆبوونەوە بە ناوی یەک لیست بۆ کەرکووک بۆ ئەوەی یەک لیستیەک بۆ کەرکووک دروستکەن ینی خوێندنەوەی ئێوە بۆ بابەتە چییە و وەکو کوردەکان لە نێو کەرکووکە حیزبە کوردیەکان لە نێو کەرکووکدا چی داوایەکتان دەبێت لە سەر و خۆتان بۆی ئەم هەماهەنگی و یەک لیستێ دروست بێت دیارە ئێستا ئێمە زۆرێک ئەو لایەنە سیاسیانەی کە دانیشتوین لەگەڵیان و بینیومان زۆر لایەنی سیاسی دەکرێت بڵێم تێک ڕای لایەنە سیاسی کوردستانەکانی شاری کەرکووک ئەوانەی کە ئێمە لەگەڵیان دانیشتوین زۆرینەی ڕەهایان لەگەڵ ئەوە بوونە کە لیستێکی کوردی هەبێ لە شاری کەرکووک تەنها پارتی دیموکراتی کوردستان کە سەردانمانی کردووە ئەوان پیان وا بووە کە ئەوان لەگەڵ ناچنە لیستێکەوە ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستانی تێبێکەوە تا سەرجەم ئەو لایەنە سیاسیانەی کە ئێمەدا گفتوگۆمان کردووە پێیان باش بۆ یەک لیستی کوردی هەبێ لە شاری کەرکووک تەنها پارتی نەبێت کە کاتێ دانیشتووە ئەو پێی وا بووە ناچێتە لیستێکەوە کە یەکێتی تێبێکە ئەمەش خۆی بۆ خۆی من پێم وایە سەرەتایەکی باش نابێ کە هێزێکی وەکو پارتی لەگەڵ ئەوە نەبێ هەموو حیزبە کوردیەکان لە لیستێکا بن بۆیە زۆرینەی ڕەهای لایەنە سیاسیەکان لە شاری کەرکووک لەگەڵ یەک لیستی کوردستانی یەک لیستی کوردین بۆ ئەنجومەنی پارێزگا و پێشیان وایە زۆرینەی ئەو لایەنە پێشیان وایە ئەمە ڕێگایەکی تەندروستە بۆ ئەوەی کورد براوەی یەکەم حیزبە کوردیەکان ئەم کۆدەنگیان هەبێ بۆ ینی پێش هەموو شتێ پرسەنێتەوە یەکە پێش پرسە حیزبی سیاسیەکە بخات بۆ دروستکردنی یەک لیستیە دیارە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان مەکۆی کەرکووک لەگەڵ مەکۆی سەرەکیدا گفتووکەکان ئەوە بۆ کە ئێمە داوامان لە مەکۆی سەرەکیش کردو هەموو توانەکانیان لە دام و دەستگاکانی ئەمڕۆی کە حکوومەتی هەرێم هەیە چ جۆرە فشارێک دەتوانن بیکەن لە سەرکردایەتی سەرجەم لایەنە سیاسیەکان لە بەرەوەی سەرکردایەتی سەرجەم لایەنە سیاسیەکان ئەمڕۆ لە ناو شاری کەرکووکانیە لە هەرێمی کوردستانە بۆ ئێمە داوامان کردووە لە سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان فشاری تەواو لە سەرکردایەتی سەرجەم لایەنە سیاسیەکان بکە بۆ ئەوەی هەر ئەوەی کە بەڕێز هێوی خان کەرکووک نەبێتە قوربانی بەرژەوەندی حیزبی پرسێکی نەتەوەی نیشتیمانی سەروی بەرژەوەندی حیزبی بۆی بتوانین لیستێک دروستکەین یەک لیست کە سەرجەم لایەنە سیاسیەکانی تێبێ ئێمە ئەوە داخوازی و داواکاری
کاریمان بۆ لە سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان و هەوڵ و فشارەکانشی بۆ ئاراستەیە باشە باز لەوە دەکرێت عەرەبە هاوردەکان لەم هەڵبژاردنیان مافی دەنگدانیان هەیە لە کەرکووکە یعنی ئەم دەنگۆیە تا چەند ڕاستە کاک محەممەد و چمە ترسیەک بۆ دەنگی کورد دروستەکە دیارە خۆی هیچێک لە کێشەکان ئەوە بوو لە کاتی دەرچوونی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە هەندێک لایەنی سیاسی تانەشیان لێداوە لە محکەمەی اتحادی هەندێک بڕگە زیاد کرا بۆ یاساکە و هەندێک تایبەتمەندی درا بە شاری کەرکووک کە ئەو تایبەتمەندیانە هەندێکیان دەکرێت بڵێن بە تەم و مژایی ماوە ئەوەی کەوا پێم وایە ئەو عارەبە هاوردەی کە دەتوانێت دەنگ بدا ڕەنگە ئەو عارەبە هاوردانە بن کە تا ئێستا نفوسیان نەگواستێتەوە لە چوارچەوەی مادەی 140 قەرەبوو نەکراونیان نەگەڕاونەتەوە کەواتە هەر عەرەبێکی هاوردە لە چوارچەوەی مادەی 140 لە کەرکووک گوازرا بێتەوە هەم نفوسی گوازراوەتەوە فۆرمی خۆراکی گوازراوەتەوە ناتوانێت بەشداری هەڵبژاردن کە ڕەنگە ئەو ژمارەی مابێ ژمارەیەکی کەمن کە لەوانەی لە چوارچەوەی مادەی 140 معاملەی گواستنەوەیان نەکردو تا بگەڕن لە شارەکانی خۆیان و پێشم وانەیەوە ئەوە دەبوو ئەگەر بێت و ئەوانەی کە بەشدارن دەبوو نوێنەرانی کورد لە کاتی دەرچوونی ئەو یاسایە هەندێک بەرپرس لە کاتی دەرچوونی یاساکە باسیەوەی کرد کە ئەو سەرکەوتنێکی بەدەستهێناوە ڕێگرە بەڵام بۆمان دەرکەوت وانە چ لەوەی کەەوە مادەی 50 یاخۆ حسای 50 دەبێتە بنەما ئەوە وەکو خۆی نییە و ئەوەی کەوا ڕێگرش دەکات لە دەنگدانی هاوردەکان ئەوەش وەکو بۆ چوونەکەی ئەو بەڕێزە نەبوو بەڵام بۆیە ئێستا پێم وایە ئەو هاوردانی کە بەشدار دەبن ڕەنگە تەنها ئەوانە بن کە تا ئێستا بە فۆرمی خۆراک و بە نفوس لە شاری کەرکووک ماون لە چوارچەوەی مادەی 140 نەگەڕاوەتەوە ئیسەیەوە بە شێوەیەکی گشتی چاڕوانیەکانتان چێ لەم هەڵبژاردنەیە بۆ کەرکووک کەرکووک و ئەو ناوچەدا بڕێنراوە بە شێوەیەکی گشتی ینی کێشەی جوتیارانی کورد هەرماوە کە کەر کورد نییە عەرەبەکانیشن کێشەی پۆستە ئیداریەکان نەبوونی خزمەتگوزاری لە کەرکووکە ینی زۆر باز لەوە دەکرێت کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا نەتوانراوە کۆمەڵێک پرسی نەتەوەی بە دەرفەت وەربگیرێت لەلایەن کوردەوە بۆ ئەوەی کە باڵانسی هێز لە کەرکووکە تۆزێ هاوسەنگ بکرێت چاوەڕوانیەکان چین بۆم هەڵبژاردنین کە لە ڕێە دیارە هێوی خان هەر لایەنێکی سیاسی کە سەردانی بزوتنەوەی گۆڕانی کرد لە شاری کەرکووک پێمان وتووە ئەوە حاڵی جوتیاری کوردەوەکو بەڕێزت باست کرد ئەمڕۆ جوتیاری کورد خێوەتی هەڵداوە لە بەرەوەی هەوڵ هەیە زەویزارەکەی لێبسەندرێتەوە ئەمڕۆ پۆست لە کورد دەسەندرێتەوە پرۆسەی تعریب دووبارە لە شاری کەرکووک سەری هەڵداوەتەوە بۆیە ئەمە خیتابی ئێمە بۆ سەرجەم ئەو لایەنە سیاسی پێمان وتون کە ئەمە پرسێکی نەتەوەی نیشتیمانیە هەر لایەنێکی سیاسی ڕێخۆشکە بۆ پەرتەوازەی دەنجی کورد ئەبێ باش بزانێ ڕێخۆش دەکا بۆ ئەوەی پرۆسەی تعریب بەردەوام بێ ڕێخۆش دەکا بۆ ئەوەی سەرنەوەی زەوی زراعی لە کورد بەردەوام بێ ڕێخۆش دەکا بۆ ئەوەی پۆست لە کورد بسەندرێتەوە لە شاری کەرکووک بۆیە پێمان وتون دەکرێت کەرکووک و سەرجەم ئەو ناوچانەی کە ئەمڕۆ هەڵبژاردننی تێدەکرێت لە مووسڵ لە دیالە و لە سەلاح الدینش ئەم ناوچانە و پرسی نەتەوەی نیشتیمانین ناکرێت بە چاوی بەرژەوەندی حزبی سیر بکرێت و هەر لایەنێکی سیاسی کەرکووک کاتە قوربانی بەرژەوەند من پێم وایە لە دوانی هەندێک لایەنی سیاسی دڵخۆشکەر نەبوو کە بە تایبەتی کە هەندێک لایەنی سیاسی وەکو پارتی دیموکراتی کورد بە ڕاشکاوی ئەو دەڵێ ئێمە ناچینە لیستێکەوە یەکێتی تێبێ کامە خۆی بۆ خۆی تەگەرەی بۆ سەرجەم لایەنە سیاسەکانی شاری کەرکووک دروست کردووە لەبەرەوەی دوو هێزی سەرەکی لە شاری کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە کاتێ پارتی ئەم پێشمەرجەی هەبێ تەگەرە و ڕێگریەکی گەورە دەکا لە دروستکردنی ئەو لیستەی کە پێمان وایە تاکە ڕێگایە بۆ ئەوەی کورد براوە یەکەم بێ بۆیە من پێمان ینی دەبێ ئەوانش بەخۆیان بچنەوە ئەو ڕێگایی تا ئێستا ئەو بەیان نامانەی کە دەری دەکەن و لێ دوانەنە پێم وانە کە ڕێخۆشکەر بێ بۆ دروستکردنی یەک لیست و قەنەعەتی ئێمەش ئەوەیە ئێمە دەتوانین بە یەک لیست لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە براوە یەکەم بێ زۆر باشە پێم وابێ من توانیم پرسیارە گرنگەکان ئاڕاستی جەناب بکەم و بۆ کوڕای بزوتنەوەی گۆڕانیش من وەڵامی ئەو پرسیارم وەرگرتەوە کاک محەممەد من زۆر سپاسی ئامادەبوونی جناب دەکەم بەڕێز محەممەد نەسرەدین سکرتێری مەکۆی گۆڕان لا کەرکووک مادوو نەبی